خوشک و برا جوانە هاتنە لای من زەم تۆ ناو چییە؟ نۆڤەر نۆڤەر؟ نۆڤەر کێ ناوی ناوی؟ بابمەوە باوکت؟ بەڵێ هیچ لە باوکتت پرسیوە کە نۆڤەر مانای چییە؟ بەڵێ مانای چیە نۆڤەر؟ مانای گوڵ مانای گوڵە؟ بەڵێ خۆش دەڵێ گوڵی زۆر جوانی ماشەڵڵا تەمەن درێژ بێ ئیشەڵڵا لە پۆلی چەنی؟ 5 پۆلی پێنجی؟ بەڵێ شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ گۆرانی چی با دڵی خۆت گۆرانیەکەم بۆ بڵێ ئەی دنیا دنیا ئەی زالمە دنیا ئەی دنیا دنیا ئەی زاخێ دنیا دەوێز بیر تێگیرم ئەو بوچی دنیا دەوێز بیر تێگیرم ئەو بوچی دنیا دەوێز بیر تێگیرم دەوێز بیر تێگیرم ئەی غەزالە غەزالە ئەی زالمە غەزالە دەوێز بیر تێگیرم ئەو بوچی غەزالە دەوێز بیر تێگیرم ئەو بوچی غەزالە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سوپاس مەمنون حەزەکەی کە گەورە بی ببی بەچی؟ دکتۆر حەزی بی بە دکتۆر؟ بەڵێ زۆر باشە دکتۆری چی؟ دکتۆری سەیدەلانی دکتۆری سەیدەڵانی؟ بەڵێ زۆر باشە لە ئێستەوە هەوڵی بۆ بدە زیرەک بە بخوێنە زۆر خەریکی مۆبایل و ئایپاد و ئەتاری ئەو شتانە مەبە ئیتر زووتر گەورە ئەبی و ئەگەی بە ئامانجەکە و خەونەکەت باشە؟ باش ئەجا بچمە لای خوشکەکە بزانمەوە چێڵە باشە؟ چۆنیت؟ باشم باشیت؟ ناو چییە؟ لیڤا لیڤا؟ بەڵێ لیڤا خان؟ بەڵێ چەند ساڵی؟ 8 لە پۆلی چەنی؟ 3 پۆلیسی؟ شتێکی بەڵێ. خۆشم پێشکەش ناکەی تۆ ژۆک و برایەکەت؟ لێکر لێکرێ بارانێ لێکر لێکر لێکرێ بارانێ لێکر کانی ڕووبارێ پڕێڤ لێکر تۆ خەڵکی کوێی؟ سۆرانی سۆرانیت؟ وە بزانم وە بزانم ئەتوانی یارمەتی لە باوکت وەرگری بڵێ با بە خەڵکی کوێم پێی بڵێ ئەها ئۆکەی زۆر باشە بابەت چی و دووبارێکەوە بخۆم خەڵکی بادینانم بەس لە هەولێر لە دایک بووم ئەتو لۆندا مەکرد بازی نازانم ها؟ نازانم نازانی؟ زۆر زۆر سپاس تۆ حەزەکەی کە گەورە ببی بچی؟ دکتۆر تۆش حەزەکەی ببێ دکتۆر باوکت دوو دکتۆری هەیە لە ماڵێ دانەیەکیان دکتۆرێ و دانەیەکیان دکتۆرە بەڵێ تەمانتان درێژ بێ ئیشەڵڵا خوای گەورە بۆ دایک و باوکتان بهێڵێ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە وەرەوە پێشەوە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئەنجا ئێستا من هەدیەکتان پێ ئەدەم تۆ دەتوانیت بچی لە ئیندۆر گەیم یاری بکەی باشە لەگەڵ خوشکەکەت چەند یاریەکی تێدا توانم بچم بە خۆڕایی تاقی بکەنەوە باش و هەروەها ئێوە دەتوانن ئەوە بدەی بە باوکت ئەپی لە زوو دابەزێنێت خۆشترین خواردن لەوێ هەیە و داوای بکەن بە خێراترین کاتەگاتە بەردەستان باشە بە بڕی 15,000 دینار و دەتوان خواردن داوا بکەن بەس ئەگەر هاوکارانم ئەو هەدیەم بدەنێت بیباتۆ بۆ دایکی دەستەکانت خۆش بێ ڤێرس ڕۆچ عەفوو ڤێرس ڕۆچەرە تۆ دەتوانی بچی بیدۆیتەوە بە دایکت سوودی لێ ببینێ باشە چی بە دایک و باوکت ئەڵی لێرەوە پێیان بڵێ زۆر خۆشم دەوێن بەستا قۆبم خی گەورە دایک و باوکت لە نەسێنێت تەمەنیان درێژ بێ باشە باشە زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ سەر چاوەکانم